دەرفەتێکی یەکسان لە شارپرێسەوە بۆ سەرجەم کاندیدانی هەڵبژاردنی پەرلەمانی عێراق بەبێ جیاوازی دوای دیاریکردنی ژمارەی کاندیدەکانی هەڵبژاردن و ڕاستاندنی ناوەکانیان لەلایەن کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانەوە. شارپرێس ئاگاداری سەرجەم هێزە سیاسیەکان و کاندیدەکانیان و کاندیدە سەربەخۆکان دەکات کە دەرفەتی یەکسان دەڕەخسێنێت بۆ ڕیکلام و بەرنامە تۆمارکردن و بڵاوکردنەوەی پەیام و هەر بابەتێکی تایبەت بە بانگەشەی هەڵبژاردن لە ڕێگەی شارپرێسەوە لە سەرجەم پارێزگاکانی کوردستان و کەرکووکی خۆشەویست. شارپرێس بەشێکی نوێ و تایبەتی بۆ ڕیکلام و بەرەمێنانی میدیایی دروست کردووە بۆ ئەنجامدانی کاری ڕیکلام و تۆمارکردن و بەرەمێنانی باشترین جۆری ڕیکلام و پەیامی کاندیدە بەڕێزەکان بەبێ جیاوازی، هەر لە نووسین و تۆمارکردن و کاری ستۆدیۆی دەنگ و ڕنگ و مۆنتاژ و بەرەمێنان و دواتریش بڵاوکردنەوەی بە باشترین کواڵێتی. کارەکانتان ڕادەستی شارپرێس بکەن و متمانەتان لەدەست نادەین. ئەنجامدانی بەرنامە و دیداری میدیایی و گەیاندنی پەیامەکانتان بەشێکی ترە بێت لە دەرفەتە تایبەتەکانی ئێمە بۆ سەرجەم کاندیدەکان بەبێ جیاوازی ئاینی و سیاسی و ئایدۆلۆژی و بازنەی هەڵبژاردن. بانگەشەی هەڵبژاردن کاریگەرترین و هەستیارترین قۆناغی پرۆسەکەیە. پێویستە کاندید بزانێت چۆن ئەو هەلە دەقۆزێتەوە و بۆ زیاتر ناساندنی خۆی و بەرنامەی کارەکەی. ئێمە دەبینە بەشێک لە سەرکەوتنی تۆی کاندید. ئێمە میدیایەکی ئەهلی ئازادین. تۆی کاندیدیش دەتوانیت لە ڕێگەی ئێمە و پەیام و بانگەشەکەت بگەێنیت. شارپرێس میدیایەکی متمانە پێکراو.